آخر شيء يعني لا والله أنا لا ما من ئەمڕۆ بەشداریم کردەوە بە ئەکسسوارات و کاری دەستی کارەکانی من زیاتر ئەکسسواراتی جلی کوردی و جلی مۆدرن ئەم پێشانگایش سێم ساڵمانە ئەم ئەیکەینەوە کە ئەم ساڵ بەسەر پەرشتی ڕێکخراوی بێناس کردومانەتەوە گرنگی ئەم پێشانگایە لەوەدایە ئێمە کارەکانمان ئەناسرێت زیاتر خەڵکی ئەیبینێت ڕاستە ئێمە خۆمان پەیجمانێ و لە ڕێگەی ئۆنلاینەوە کارەکەین بەڵام پێشانگانە گرنگی هەیە بۆ ئەوی کارەکانمان بناسێنی من یەکەم جار کە بەشداری پێشانگام کرد 21 نۆی 2020 بوو کە یەکەم چالاکیمان بوو لە قەزای شارەزور وەکو یەکەمین جارە بەشداری لەم پێشەنگایانە یەکەم من وەکو خۆم وەکو ئەکسسوارات بەشداریم کردووە و زۆر سپاسی ئەم ڕێکخراوەشەکەم کە یارمەتیان ئێمە بتوانین ئەم پەرە بەم توانایانی خۆمان بین ئەی ئەم پێشەنگایانە بۆ ئەوەیە کە بتوانین ئێمە ئەم ئیشانەی خۆمان پەرە پێ بین نیشانی خەڵکیان بین مەوەکو ڕێکخراوی بێناس هەستاین بە سازانی فستیڤالێک بۆ خانمانی دەستڕەنگینی قەزای شارەزور و چەند خانمێکی بەهرەمەندی گەرمیانیش بەشداری بوون لەم فستیڤاڵە ئامانجمان لەوەیە بە بازارکردنی کاڵاکانیانە و بەهرەوتوانەکانیان بخێنە ڕوو و ئەم ڕۆژ بەرپرسانی حکوم و حیزبیمان کە داوات کرد مەبەستمان ئەوە نەبوو کە فستیڤالەکە بکەین بە فستیڤالێکی سیاسی بۆ ئەوەی ئەو بەرپرسانە کە هاتن بێ هاتنە ئێرە لەم فستیڤاڵە توانە و بەهرەکانی ئەم گەنجانە ببینن و پشتیوانی ئێمە بکەن لە ڕووی مادی و معنەوی و بۆی ئێمەش لە ڕێگەی پرۆژەکانمان و خزمەت بە خانمانی ئەم شارە بکەین.